کارگەی دۆشاوی تەماتەی شارەزورە لەسەر سکاڵاکانی وەزارەتی تەندروستی لە ڕابردوودا داخرابوو. ئێستا کە وەرزی پێگەیشتنی تەماتەیە و جوتیاران لە نەبوونی ڕێگاکانی ساختکردنەوەی بەرهەمەکانیان نیگەرانن، کارگەکە دەستی بە بەرهەمێنان کردووەتەوە. لە ڕۆژێکدا توانای وەرگرتنی زیاتر لە 250 تۆن تەماتەی هەیە و لە سەعاتێکیشدا 8,000 قوتوو بەرهەم دێنێت. داوا لە جوتیارە بەڕێزەکان دەکەین لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان پەیوەندیمان پێوەکەن بە زووترین کات بۆ ئەوەی تەماتەکانمان بۆ بێن بۆ ناو کارگە، بەڵام پێش ئەوەی کە بۆمان بێن بابێن ڕێنماییمان لێ وەربگرن بێت و حکوومەت هاوکارمان بێت لەم پرۆژەیەدا ئەتوانین بۆ ساڵانی ئایندە کە ئەمڕۆ ئێستا 200 تەن تەماتە وەردەگرین بۆ ساڵانی ئایندە بیکەین بە 5 هێندە و 6 هێندە. بەرپرسانی دۆشاوی تەماتە ڕێنمایی تایبەتیان بۆ جوتیاران هەیە لە شێوازی هێنانی بەرهەمەکانیاندا. دەژڵێن لە ساڵی داهاتوودا تۆوێک لە ئەمریکاوە دەهێنە هەرێم و دەیدەنە جوتیاران کە گونجاوە لەگەڵ خاک و هەوای هەڵەبجە و شارەزووردا. پشکنینی خۆڵی شارەزور، خاکی شارەزور لەگەڵ ئاوهەوای شارەزورمان وەرگرتووە، کەش و هەوای شارەزور لە ئەنوای جەوی هەڵەبجە و هەروەها ئاوی شارەزور بردوومانە لە وڵاتی ئیتالیا لە ڕۆما پشکنینمان بۆ کردووە. ئەو تۆوەی ئەگونجێ لەگەڵ ئاو هەوای شارەزور و بەرگەی ئەو گەرمایە ئەگرێ و کە بتوانێت زۆرترین بەرهەممان بەر بەدەسەوە کە لێمان وەرگتون ئەڵێ تۆوێک کە ناوی هاینسە، ئەو هاینسەش ئەمریکیە. ئەندازیارانی سەرپەرشتیاری کارگەکە دەڵێن ئەم دۆشاوی کە بەرهەم دەێنرێت بە ڕێژەی لە 100% سروشتیە و بە چەندین قۆناغی تەندروستی و میکانیکیدا بەرهەمەکە تێدەپەڕێت. سەرەتا تەماتەکە لە ڕێگەی حەوزێکەوە ئەشۆردرێتەوە جوان جوان، دوای ئەوە لە ڕێگەی سکەوە ئەڕواتە سەرەوە بەر لە ڕێگەی نۆزڵەوە جوان ئەشۆردرێتەوە تا ئاگاتە ناو چەقۆیەک، لەوێ جوان وردەکرێ ئەنجاکرێتە ناو مەخزنێکەوە، لەوێش لە ڕێگەی پەمپەوە جوان دەورانی پێکرێت، لە ڕێگەی پەمپەوە جوان تێکەڵە بێت لە ڕێگەی میکسەرەوە کە تێکەڵ بوو. دوای ئەوە ئێمە لە ڕێگەی ئاوی گەرم و بخارەوە ستیمەوە لێ دێن تا نزیکی 80 دەرەجە گەرمیەکەین کە گەرممان کرد لە ڕێگەی فیلتەرەوە تڵفەکە و ئاوە تەماتەکە لە یەکتری جیاکەینەوە، تڵفەکە کرێتە ناو بەرمیلەوە، ئاوە تەماتەکەش ئەنێردێ بۆ ستێجەکانی دوای ئەوە کە لەوێ خەسەکرێتەوە. کارگەکە بۆ هەرێمی کوردستان بە ناوی دۆشاوی تەماتەی شارەزور بەرهەمەکەی دەخاتە بازاڕەوە. بۆ عێراقیش بە ناونیشانی دۆشاوی تەماتەی بەغدا وە خۆشیان دەڵێن لە ئێستادا لە ڕۆژێکدا 6 سعات کار دەکەن. لە توانای کارگەکەدایە 250,000 قوتوو لە ڕۆژێکدا بخاتە بازاڕەوە و پێداویستی هەموو هەرێم و بەشێک لە عێراقیش دابین بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.